ئامادەبینیان نام یەکوتەی مەیمون هاتووە. شەمەی ڕابردوو سەرۆکی ڕێکخراوی تەندروستی جیهانی ئەو ڤایرۆسی ڕاگەیاند کە لە نێوەندی ئەفریقادا هەیە و زیاتر لە 16,000 کەس لە 75 وڵاتدا تووشی بووە. ئەمەش حاڵەتێکی تەنگەتاوی گشتیە و مێکوتەی مەیمونیش لە ناوڕاستی مانگی 5دا گەیشتە ئەمریکا. ئێستاش نزیکەی 3000 حاڵەت لێرە هەیە. ئەو حاڵەتە لە ناکاوانەی پێشترە و ڕێکخراوە ڕاگەیاند پەتای کۆڤید-19 بڵاوبوونەوەی ئیبۆلا لە ساڵی 2014 لە ئەفریقای ڕۆژاوا و ڤایرۆسی زیکا بوو کە لە 2016 ئەمریکای لاتینی گرتەوە. ڕێکخەری باڵا کۆشکی سپی بۆ وەڵامدانەوە بە کۆڤید-19 دەڵێ ئەمریکا ئامادەیە. ئێمە بە تەماین لەسەر زیادکردنی دەستڕاگەیشتن بە تاقیکردنەوەی پزیشکی و ڤاکسین و چارەسەریەکان بەردەوام کارکەین و دڵنیابین لەوەی ئەمریکایەکان سربژدەن کە ئەم ڤایرۆسە ڕۆبەڕووی چ مەترسی و ئاستەنگێک دەبێتەوە و ئەو بەڕێوەبەرایەتیە بۆ وەڵامدانەوەی چی دەکات. نیشانەکانی وەک ئانفڵانزا، زیبکە، وەگلیر یان بلۆقیش دەچێت. بەڵام پزیشکان دەڵێن ئەمە پەتایەک نییە کە خۆ بگرێت. بە پێچەوانی کۆڤید-19 مێکوتەی مەیمون تەنها لە ڕێگەی پەیوەندی نزیکەوە بڵاو دەبێتەوە و ڤاکسینیشی باشیشی بۆ سازکراوە. بەڕێوەبەرایەتی بایدن دەڵێ هیوادارە تا نێوەندی 2023 دەستیان بە زیاتر لە 6 میلیۆن و 900,000 ژەمی ڤاکسین ڕابگا و ناوەندە تەندروستیەکان زیاتر لە 1,700,000 ژەمی چارەسەرکردن بە خۆڕایی پێشکەش بکات. دکتۆر جەهال دەڵێت بەڕێوەبەرایەتی هەروەها هەوڵ دەدات وەڵامێکی جیهانی خەراتر بکات، هەرچەندە لە وەڵامی پرسیارەکەی دەنگی ئەمریکادا زانیاری وردی نەخستە ڕوو. ئێمە لەگەڵ چەندین وڵات بۆ بنیادنانی توانای ئەزمونگا بەردەوامین کە هاوبەشی بەهێزمان هەبێت. هەمان توانای تاقیکردنەوە کە ئێمە لێرە لە ئەمریکا باسی دەکەین گرنگە وڵاتانی دیکەش هەیان بێت. ئەم بڵاوبوونەوەی نەخۆشیە دیارە ئێستا لە زۆر وڵاتی دیکەشدا هەیە و بەم شێوەیە ئێمە لەگەڵ هاوکارە ئەوروپایەکانماندا لەگەڵ هاوکارانماندا لە ناوچەکانی دیکەی جیهان لە گفتوگۆی بەردەوام دەین. پێم وایە ئەم ڕاگەیاندنەی فریاگوزاری تەندروستی گشتی زیاتر وەڵامدانەوەی جیهانیشی بەدوایدا دێت. پزیشکان دەڵێن گرنگ نییە ئەم بڵاوبوونەوەیە ناوی چییە، پێویستە سیستەمە تەندروستەکان ئەم نەخۆشیە بوەستێنن. لە ڕاستیدا لە زیندەوەرانی وەک مشک و سمۆرە کە شت دەکرۆژن سەرچاوە دەگرێت نەک لە مەیمون. پزیشکان ئامۆژگاریان کردو لە ڕادەی جیهانی هەوڵی کوتانی ڤاکسین بدەن. تا ئێستا بەشێکی زۆری حاڵاتەکانی ئەمریکا و ئەوروپایی لە نێو ئەو پیاوانەدان کە سێکس لەگەڵ پیاوانی دیکە دەکەن. ئەمەش بۆ پێشگرتن لە ڤایرۆسەکە هێندەی دیکە بربەستی زیاتر کردووە. ئەگەر حکوومەتی ئەمریکا بیەوێت لە کۆنتڕۆڵکردنی پێکوتەی مەیموندا شێلگیر بێت، دەبێت ڕێگەیەک بدۆزنەوە لە سەرچاوەدا کۆنتڕۆلی بکەن و ئەوەش پێویستی بە لێدانی ڤاکسین زۆر زیاتر لە تاکەکانی و لێدانی ڤاکسین لە وڵاتانش هەیە کە تووشی نەخۆشەکە بوون. و پێم وایە ئەوە کارێکی گونجاوە کە لەم ئاسردا بکرێت. بەڵام وەک ئیدارەی بایدن دەزانێت ڤایرۆسەکان سنوور ناناسن و پێنجشەممە سەرۆکیشی گرتەوە. ئەو دووشەمەکوتی کە باشتر دەبێت و لە کەرەنتینەدا کار دەکات. هەست دەکەم ڕۆژ بە ڕۆژ باشتر دەبم. هێشتا کەمێک قورگ ئێشەم هەیە و کەمێکیش دەکۆکم، بەڵام بەرەو باشتر بوون دەچم. ئێستا ژانەکە لە بەشی سەرووی قورگمدایە. لە ڕاستیدا زیاتر لە دەوری لوتمە، بەڵام پێم دەڵێن ئەوە هی ڤاکسینەکەیە. پێم وایە خەریکە بەرەو چاکبوونەوەی تەواو دەچم. پشتیوان بە خوددا. ئاماژەی بۆش کرد هیوادارە تا کۆتایی هەفتە بۆ خۆی بگەڕێتەوە سەر کارەکەی. سەلاحی پیرۆتی بۆ ئانیتا پاوڵ لە دەنگی ئەمریکا.